ناسرەون هەست و خەیاڵ ئەی خۆزگە من دێوانە بام ناسرەون هەست و خەیاڵ ئەی خۆزگە من دێوانە بام خۆزگە دەست و پێم لەناو زنجیرە بایەوانە بام زولفی سەرشانت ئەزیزم کاتێ هاتی شانەکەی من گوتم سەد خۆزگە دەنکی شانە بام و شا نەبام کەس وەگاوێنە بە وردی ناژمێرێ خاڵی ڕوود کەس وەگاوێنە بە وردی ناژمێرێ خاڵی ڕوود بۆیە پێم خۆش بوو منە و ئاوێنە بەستە زمانە بام بە ناوی خودای کەژ و چیا و شاخ و چێو و هەموو جوانەکان سڵاوێک بە جوانی دیمەنی ئاوایی پێشکەش بە ئێوە بینەرانی خۆشەویست و ئازیز بەخێر بێنەوە بۆ بەرنامەی کانگای ژیان ئەوڕۆ هاتووینە ئاوایی کۆنەلاجان هەڵکەوتوو لە 5 کیلومتری شاری پیرانشار سەر بە بەشی ناوەندی یا هەمان بەشی پیران ئەو شوێنەی کە ئێستا ئەمە لێ ڕاوەستاوین قەڵاتگای پێدەڵێن یەکێک لە بەرزترین نقطەکانی ئەو ئاواییە لێرە هەموو دیمەنی جوانی ئاوایی کۆنەلاجان دەبینن لەگەڵمان هاوڕێ بن ئەوڕۆ دەچینە ئاوایی کۆنەلاجان. کارافەرینانی ئاوایی کەونەلاجان با لەگەڵ خوا و توێژێک پێک بێنیم بزانین لە چ کارێکەوە دەستیان پێکردو ئێستا خەریکی چ کارێکن. کاکە سەید ئەحمەد گیان زەحمەت نەبێت زیاتر خۆتان بناسێنن. بسم الله الرحمن الرحیم من سەید ئەحمەد حەبیب زادە خەڵکی کۆنەلاجانم. تەمەن و چەندە کاکە سەید ئەحمەد؟ تقریبا من دەڕوا وڵای 58-59. ماشەڵڵا تەمەن درێژ و لە ساغ بن یا ڕەبی. کاکە سەید ئەحمەد بوومان باس بکەم بزانین سەرەتا خەریکی چ کارێک بوون و ئێستا خەریکی چ کارێک؟ ئەوەڵی دە زمانی شایدا ئەمە مەردار بوون مەردار و کەڵگامیشتن زۆر هەبوو دوایە دەوانین قلابێدا کە وردە وردە ئەمەش بڵاوبوونی بووینە 3-4 ماڵ مەڕ و ماڵەتەکەن دەستدا دووە قاساقی لەو منتقەی پێدا بوو سیغار و ئەو جور شتانە شتەی غەیری قانونی نەدەهات دەواخی هێشدا کە قاساقی هەڵگیرانەما خۆشبەختانە ئەو پرۆژەن بۆ خۆم پێشبینی خۆم و بەدەستی خۆم تەڕاعیم کردووە هیچ کەسێک نەهاتوە نەخشەشی وەنیششان بەدەستی خۆم حتا ئەو هەوادە هەندانە بۆ خۆم دروستم کردوونە تەوسە پێداون دەنا بە 200-300 هەر یەکی دروستم کردوونە ئەگەر بیانکردی لە کارخانەکان یەکی بە میلیۆنێک میلیۆن 200,000 ئەوانە بۆ خۆم پێشبینی کردو ئەلحان خۆشبەختانە الحەمدولله جواشی جواب داوەتەوە فقط داوان لە ماقاماتی دەوڵەتی ئیدارەکان هەیە مەسئولەکان کە کارەهای قانونی وەکو مزەوزیەکەن بدەنێ بڕقی سێفازن بدەنێ بتوانین ئەمە زیاتر تەوسعی پێ بدەین بۆ خۆن و بۆ مەملەکەت و بۆ نیشتیمانەکەن و بۆ شار و مەنتقەکەن. پرۆژەی پەروەریشی ماسی لە ئاوایی کەونەلاجان فەرمووتان چەند ساڵە دەست و بۆ کارێ کردو؟ تقریبا 7-8 ساڵ دەبی. هەر بێم زارت بن ئینشەڵڵا. چ ماسێک لێرە پەروەردە دەکرد؟ قزلعلا فقط قزلعلا. دوای پەروەردەکردنی دەنێردرێ بۆ چۆن؟ بازار دەزانین ئێستا لە پیرانشار دەفرۆشین دەنا بەڕە دەکرا بۆ تەورێزە بەڕە دەکرا بۆ بانەی بەڕە دەکرا بۆ عێراقێ دەڕۆیی ئێستا الحان بازار خۆش نییە فقط لەو منتقەی خۆت دەبیتەوە. چەند کەس لێرە خەریک بەکارن کە؟ تقریبا ئەمە حاضر ڕەحمان ڕەسوولی ئەلحان تێی نەکردوێتەوە هەیەتی کاک حەسەنی بیباکە کاک عەبوو بەکر پاڵینگە لێرە حەجەمێکی نەگەدەش لێر تۆسەعی پێداوە ئای پەریزادی ئەلحان لەوێنەمەوە لە زەمینی زێوەیدا دەنامە بۆ خۆن 4 ماڵی. پس چەندانە شوێنی جۆر بە جۆرن وایە؟ 4 جێی زۆر بە جۆر. سەید ئەحمەد هەر لە خودیێرە لە پەروەریشی ماسێکی ئێوە چەند کەس کار دەکەن؟ بۆ خۆم و بە دوو کوڕەکان وەختی کاروباری شتنەوە و یارمەتیم دەدەن کارەکەی دەکەن دەنا بۆ خۆم بەسەر ڕادەکەم. هەبژین ئینشەڵڵا دەکرێت بڕێ هەندێکمان بۆشی بکەنەوە بزانین پێڕاگەیشتم بە ماسی پەروەریشدانی چۆنە؟
ئەرێ وڵا پێراگەشتنەکەی زۆری پێدا دەوێت ئەوەن بە چەماسیەکەی کە دەوی بکرین ئەمە بێنین لێرە لە ڕزا دەکرین لە میاندواو دەکرین یا لە شاری دی بۆ دێتە ئێرە دەیکرین لێرەش پێراگەشتنی هەیە تەوسعی لێ بێ بدەی دەمای ئاوی خۆش نیە ئێرە نیەوەی ساڵی زستانی ئاوکەی ساردە بۆ ماسی باش نییە ئەلحانیش کە هەوای گەرمە هاتوۆتە هەوا هاتوۆتە 90 دەرەجەی ئەلحانیش ماسی ڕوشە چاک ناکە ئەوە دنا زۆر باشە ماسیکە الحەمدولillah پێرا دەگەین داودەرمانیش نایدێنی هیچ فقط خۆراکێکی کارخانە بۆی دانەوەی دەدەینی چی وەرزەگە و بێت چۆ ماسییانە دێنێرەتیان دەکەن چەندە دەمێننەوە تا بەفرۆش بگەن ئەمە ماسی ئەو ساڵ کە پێنجی یەک ماسیم تێکردووە تقریبان 5 گرەمی 4 گرەمینی و ئەلحان خۆشبەختانە هاتوۆتە 100 گرەم 80 گرەمی ئەوەی کە جنابیشت دیتی لێرەکە 1 کیلۆ 200 گرامە 1 کیلۆ 100 گرامە ماوەتەوە بازار خۆش نییە ئیپارە ئی سێزدەی پار سێزدەی سێ تێوان کردووە سێزدەی سێ ئەو ماسیێز خزمەتی دەکەین لە پار سێزدەی سێوە هەتا ئەستا خزمەتی دەکەینەوە ساڵە کوبرەکی بەسەردا دێتەوە تا فرۆش چ ماسێکە قزل ئالا فقط قزل ئالا کاکە جان لە چ وەزنێکی ڕا ماسەکانی دی وردە وردە ئامادەی وەی دەبن کە بیان فرۆشن ئەمە ماسی کە حەدی خۆی ئەگە گەشتە 600 500 گرام 600 650 گرام ئەمە احتیاج بە فرۆشتنی دەبین وردە وردە تەوسعی پێ دەکەی وردە وردە دەست پێ بە فرۆشتنی دەکەین بەڵام بە نەبوونی بازاری خۆش ماسیەکە ماوەتەوە لەعان دێتە کیلۆیە 200 گرامی ماوەتەوە ئێستاوە جەناب دیتووە لێرە فیلم بەرداری کودە ماوەتەوە بازار خۆش نییە دەنا لە 600 700 گرامی ئەمە دەیفرۆشین خۆشتریشە هەتا 600 700 گرام بی خۆشترە ناوە نەک ماسی کیلۆیی خواردنی خۆشترە ئەلان حوزەکانی ئێرە تقریبان ژماری ماسەکانی کەتیاندا پەروەردە دەکەن چەندە بە پێوەی کە حوزێک لێرە پشت سەرمان حوزەکان دەڵێ تقریبان حوزەکان تقریبان 15 16 حوزن ماسیەکە ئەوەی ئەو ساڵکردینەوە 200,000 بەچە ماسیە ئەوەی ماوەتەوە مەمچینە 1000 دینکێک بێ ئەو گەورە دەستێکی وەسەتیشن هەیە ئەویش تقریبان 6500 دانەیە ئەلحان لە 200 گرام 300 گرامیە کاکە چه هەلومەرزێک چ شەڕایەتێکی تایبەتی دەوێت بۆی کە ماسەکە بە باشی پەروەردە بێت والله ئاو تەنیا ئاو ئۆکسژین ئێستا ئەمە زۆر احتیاجین بە بڕقی سێفازە ئەگەر بێت و دەوڵەت هەما هەنگێر بکە یارمەتین بە بڕقی سێفازن دەنێ بتوانین ئەوە ئۆکسژینی بڵێنێ ئۆکسژین تەنیا هەموو شتێکە بۆ ماسی یعنی ئەگەر خۆراکشی نەدەی باوەڕ بە ئۆکسژینەی بارتەقای خۆراکەی وەزنێ دەگریت ئەمە ئۆکسژینی نەبی ئەگەر هەموو ڕۆژێ خۆراکی بدەی سێ بەرامبەری خواردنی خۆی بیدەی ئۆکسژینی نەبی وەرناگری نابی دەیکوی فوزولات و دەڕوات کاکە بەیسلا کارەکەیەوە زستانانیش درێژەی هەر هەیە وایە زستانان چۆن پێرادەگەنایە و ئاوانە نایبەستن زستانان ئەمە معمولەن خۆشبەختانەکانیاوەکن هەیە بمکینە 5 بیت شۆمی قەدعەکەن شۆم دەشتە زیری سفر دەیبەستی بەڵام کانیاوەکە نایبەستی کانیاوەکە ئەو هەوادە هەنداشین بۆ هەڵدەکەین و پێرادەگەین بۆەوەندە کەم و ئاوەی ماتۆر بەرقین کرد ماتۆر بەقی ماتۆر بێزن کردەوە تا لێرە جەنابەت دیتوتە 30 کیلۆواتر بەقی تۆلید دەکات ئەوە مەجبور بەوەی بووینە چون دەوڵەت نەدانێنە ئەگەر بەقی سێفازن دەنێ احتیاج بە ماتۆڕژی نابی هەبژین بێم زەرت بنیارە بنێرانی خۆشەویست و ئازیز ئەگەر ڕێتان لە لای پیرانشار کەون وەرنە ئاوایی کەونە لاجان هەڵکەوتوو لە 5 کیلومتری شاری پیرانشار بەڕاستی و ماسەیە کە لێرە پەروەردە دەکرێت بە ئاویە و کانیاوانە و بە ئاوی کانیا و گاڵی حاجی برایم بەڕاستی خواردنی هەیە وەرن و ئەو نەعمەتە خۆشەی خودایی لە دەست مەدەن یەکدانە کەونە لاجان هەیە چەندانە پەروەریشی ماسی هەیە و کەبابیێرە خواردنی هەیە کاکە سەید ئەحمەدیکشمان هەیە
علاوە دەسڕەنگین و هونەرمەندەکانی ئاوایی کەونە لاجان داینەوە دەست هەبە جوانەی کە لە دەستی مندا دەیبینن دەستکردی کاکە شێخەی خۆشەویست و ئازیزە. کاکە شێخەوەی جان تکایە زیاتر خۆتان بناسێنن. بەنێوی خوددا ئەمن شێخە خەڵکیاوی کۆلازان متەوەلیدی 1350 زۆر بە خێراتنی ئێوە بەرنامەکەتان دەکەین زۆر بەخێرن. دەست و چاوە خۆش بە کاکە شێخەی جان. خەریکی چ کارێکن کاکە شێخە؟ ئەم ئێستا تاقسیم پێیە. بزەرت مقال و ساغ بێ ئیشەڵا. لە پەناوەشدا کاری دەستڕەنگینیتان دیارەی دیکاکە جان. بۆمان باس بکەم بزانین لە کەنجەوە دەست و کردو بۆ کارە و ئیسلاحەن چی پێ دەڵێن؟ من ماوەی تقریبا 6 ساڵە هەر علاقم پێ بوو بە قازوان کە لەگەڵی عەزیز ئیبراهیمی قدارە قازوانی لێیە. علاقم پێ بوو دیار پێم خۆش بوو کە قازوان چاپ بکەم. هەر ئیتیفاقاً ڕۆژێک لەگەڵ ڕەفیقان کە چووینە ئەو گەڵی عەزیز ئیبراهیم چاون پێکەوت پێم خۆش بوو کە کاری لەسەر بکەم لەو دەمەوە من کاری قازوان دەکەم. لای کەس فێر نەبوونە یانی؟ نەخێر. بۆمان باس بکەم بزانین لەو قەزوانە چ شتایەک ساز دەکەن کاکە؟ وەڵا ئەوەی من بزانم قەزوان ئەوڵەکە کە بەشینی بۆ دوی ئیسفادەی لێ دەکەن تشاتی لێ ساز دەکەن ینی وەرزی بەهاروان. بەڵێ وەرزی بەهار هەروەها بنیشتیشی لێ ساز دەکەن لە بێسە دارەبەنی پێدەڵن بنیشتی لێ ساز دەکەن هەروانێ ساز. دواتر کەنجێ وا دەبێ مەسەن هەڵی گرنەوە بۆی کە بیکەنە دەست هەیە بۆ شتانە؟ ئەمە دەوەرزی هاویندا کە وەسەتەکانی هاوینە ئەو کات دەچین کاری لەسەر دەکەین هەر لە شەقی لەسەر قەزوان کاری لەسەر دەکەین. چۆن چ کارێک؟ بە نینۆگیان بە هەر شتێک دێنین لە هەڵی دەخەنین لە تورکیکە لێ دەکەینەوە بە خاطرەوەی کە نەخشی لێ بکەویت. هەر لەوێ بەجێشی دێڵنەوە. بەڵێ هەر لە سەدارە بەجێ دێڵین تا پاییز تا وەرزی پاییزیش دەچین لێ دەکەینەوە ئەو کات دێنەوە لێرە کاری لەسەر دەکەین و چاکی دەکەین. کارکردنەکە و دەفەی کە دێتەوە بە ئیسلای ئیسلاحەن دێنەوە ماڵە کارکردنەکەی چۆنە؟ ئایا پێڕاگەیشتنێکی تایبەتی دەوێت تا وەختەی کە بەو چەشنە دەربێ و ئێوە دەست هەیە بەکەی لە ساز بکەن؟ بەڵێ تورکی پێوەیە ئەوە پێشەوەی کە ئەمە بێنوانەکەین تورکێکی پێوەیە تورکێکی زۆر سەختی پێوەیە دی بێنی زۆر بە ناڕەحەتی بووە زەحمەتەوە تورکی لێ بکەینەوە. بە چ شتێک لەوەی دەکەن لە ئاوی داوێن کە نەرم بێ یا بەدەستی لەوەی داوی داوین داوی داوین بە تەلیسێک بە شتێک کە بێسلاوانەکە دەوێت دەکەین و پێرکەی لێ دەکەینەوە دواشکەی. دواتر ئەوەی کە مەسەنەحان ئەوان نەخش ئێستادەیە و ئەوانە نەخشیان لەسرە بە تایبەتەوە کە نەخشی زۆر بە زۆریشیان لەسرە ئەوە چۆنە کاکە؟ ئەو هەرێکی کاری خۆی هەندێکەیە داغە بەس وەکەوەیان کە داغە ئێستاوە داغە. داغەکە چۆنە بە چ شتێکی بەئیسلاوی لێ دەکەن؟ ئەبزارێکی خۆی هەیە بەسابزاری تایبەتی خۆی هەیە بێ بە دەست دەگرین داغی دەکەین وەک سووتانێکی وە پەڵی سووتانی لەسەر وەک سووتانێکی وە هەندێکی شتێکە ڕەنگەوەی کە دەیبینی ڕەنگەکەیەوەتە ئێستاوە ڕەنگەکەیە ئەوەش ڕەنگەکە کاری تایبەتی خۆی هەیە دێنی نەخشی لەسەر دەردێنی ڕەنگی جۆر بە جۆری لێ بەڵێ نەخشی لەسەر دەردێن و کاری تایبەتی خۆی هەیە ئەوەی کە نەخشی خۆشی هەیە بەسراکە لە شاخی کاری لەسەر دەکەن و وەکوەوەی ئەوەش هیچ کارێکی ناوێت ئەوە هەر بۆ خۆی نەخشی خۆی هەیە بێسرا شتێکی تایبەتە ئەوە دەگەڵ هەمان جیاوازە جیاوازی هەیە دەگەڵ هەر هەمان لە هەر هەمان ساتراوە ئەوە کە نەخش خۆی لە هەر هەمان باشترە. ئەوان پس وەرزی هاوینە بەهار و ئاخرەکانی بەهاروانە فەرموتان ئەوەیە کە تۆڵکەکەی لێوە دەکەن و ئەوان لێوەی ناکەم بۆیە سادە دێتە ناو سادەیە دێتە دەرە ئەو هەر وەرزی پاییز کە چوین لێ دەکەین دەینجا لێرە چوین پێن خۆشببی ئەوە کاری لەسەر دەکەین. ئەدی کاکە ئەوەشانە قەزوانە بەڵێ شان قەزوانە ئەوە ڕەنگەکەی واماترە ئەوە دەبینی مەسەندە باڵ لە لابین شتێکی داوین دەبێت دەبێتەوە شتێکی ڕزین لە پێدا دەبی دەوێت بخۆ ڕەنگەکەی دەگۆڕێت. دیگە لە دەست هەب چ شتێکی کەی لە ساز دەکەن کاکە لە قەزوانی مەسەن وەک چۆن بنیشتی لە ساز دەکەن منیشتی داربین لە ساز دەکەن. ئەدی ئەوە چ کاکە؟ ئەوەش بێسرا جوورەدارەکە لە شاخیە هەر بۆ خۆ میشتیان چۆ دارکەوتی پێدەڵێن بە سوورەتی مۆد نهێنامەتە دەرێ علاقم پێ بۆ خۆم علاقم بۆ شتانەیە بۆ ڕزەکارانەیە. ئەگەر هەڵە نەکەمەوە دەبێت حتمەن لە ئاوی ئاویشرابێ نەرم بوو بێ بۆی کە دابێ وایە نا هەر ئەوە وەختی خۆی بەتەڕی هەر کە تەرەکە دەهێنین لە شاخی وەختێکی تەرە دێنین کای لەسەردا دێنین بۆ خۆی دوایکە ئیشی بوو ڕاز نابێتەوە دەمێنیتەوە لەسەر شکل خۆی دەمێنیتەوە. ئەدی ئەوە چێ کاکە؟ بەشکە ئەلبەتە بە چەشنی دەستهێ بە بەڵام وی کە لە چی سازکراوە پێمانە قەزوان بێ وایە دنکی سنجوویە کە شتێکی زۆر جوانە بێسلا بۆ خۆن هەر علاقن پێ بۆ چاکن کردو. چ شتایەکی دیکە ساز دەکەن کاکەوە هەروەش لە فڕاش شت پەیدا دەبن و لە فڕا دەنکی سنجووی و دار و وڵات جاسویزیش ساز دەکەین هەر لە قازوان جاسویزیش ساز دەکەین مێستا بخۆم دوودانە کچمەیە دەستبندم بۆ سازکردن هەر لە قازوان دەستبندم لە سازکردن شتێکی زۆر جوانی شات و دەرەسانم دیتنەوە ناردەمی ناویشمەت پێشەندە کێرەسە هەیە لە ماڵە بۆی کە قەزوان و شتەکەی پێچاک بکەن وایە بخۆم بەڵە دەستگاشتم هەیە مەتەشتم مەتە تایبەتی خۆی هەیە مەسە هەرەکەی بە جوورێکی کوێنی دەکەین
چن پێخۆش بووی لە سەرەکی دیکەکەجان دەستێبەکان سازکرە و دەفەیتیان لێ دەکات بە خەڵکی یاوان دەفرۆشنەوە یا بۆ دەرەوەش بۆ دەرەوەش دامفرۆشین لە بازاردا دامفرۆشین دنیا خەڵکیاویدا دامفرۆشین دی باشە کاکە جاو دەفێ بۆمان باسکەم زانگ دەستهێبی قەزوان زۆر بەنێو بانگە چۆن تەشخیص دەدرێت کامان ئەسڵە کامان بەدەڵە دەسێبی قەزوان دووسێنەوەی زۆر تایبەتی هەیە نوعێکی هەیە لە ڕەشی پێدەڵێن نوعێکی هەیە لە سووری پێدەڵێن ئەوە شتێکی زۆر تایبەتە کە هەر کەس کە بۆ خۆی قەزوانی هەبیت و قەزوانی دیبی دەیناسی دەزانین چییە ناوەڵە شتێکی زۆر یعنی خودی قەزوانەکەی فەرق دەکات جیاوازە قەزوانەکەی بۆ خۆی جیاوازە دەدەستدا کە بمێنیتەوە بۆ خۆی ڕەنگی دەگۆڕیت تا دەستهێبی زیاتر بژێڕی و قیمەتەکەی دەچێتە سەری قەز ئەرێوە لارەدا تا دەسێ بژێری قیمەتەکەی سەر ڕەنگیشی فەرق دەکات ڕەنگیی دەستدا دەگۆڕێت کاکە هۆیەکەی چێکە دەستهێبی قەزوان هەموو پێما بێت سەدەنکی ساز دەکرێن نا 200 دنکیە دەنکی بۆچی وا بڵین ساز دەکرێن و وەکو دەستێبەکانی دیکە 300 دەنکی ساز ناکرێن شتێکی علاقەیە خەڵک هەر بێ شتێوە سا دەکات نەوە لە هەشتێکی علاقەیە خەڵک هۆگری هەیە پێی بەتایبەتەوەی کە قەزوان شتێکی قەدیم بووە لە ناوچەی بەتایبەت لە ناوچەی کوردەواری شتێکی زۆر قەدیم بۆ حان خەڵک وەکو قەدیم پێشوازی لێ دەکات بەڵێ ئێستا شەروە هەر کەسێک کە بۆ ئەڤڵینجا قەزوان دەستداتێت تازە قەت دەسێ دیکە دەست ناداتەیە قەتی ژەو شتێنە بە هۆگری قەزوانی دەبیت هەمیشەشە لە دوو قەزوانی دەبیت بیشی جێرە پوڵەکەی زیاتر دەکا دەسوساوە خۆش بکا کە شێخەی جان دەستەکانش خۆش بێ قالبوو ساغ بێ ئینشەڵڵا ئینشەڵڵا هەروە دەست ڕەنگین بمێننەوە دەست خۆش بێ زۆر زۆر بەخێراتن دەکەین بۆ ئەوەی کۆلازان ئینشەڵڵا بەرنامەکەیش هەروە بەردەوام بیت باوەکاندا بگەڕن جوانەکانیش هەندن بۆ جوورە کارانە دەست خۆش بێ زۆر زۆر بەخێرن سپاس دەکەم غەمی لە دڵم چەند زۆرێ های با بڕۆن لەگەڵ دەستانێ تووشی شادی خۆشیان بووم وەی لە نەورۆزی نیشانێ هەرچی عشقی لە دڵ بێ های دایم دەکا گریانێ لە برادەر ڕەفیقان مزجێنی بێ بەهارە های هاتن تەیری گەرمێنێ وەی سەب بە سەبوون بەزوونە هێندێکم چاو پێکەوتن ئای ڕەنگ قرمز و بەیبوونە هەرچی عەشقی لە دڵ بێ ئای دایم دڵی مەحزوونە لە برادەر و ڕەفیقان مزجێنی بێ بەهارە ئای لە نرکەی دەشەماڵی گاڵە گاڵی هەورەیانە سەریدانە و سەرشانی ئای مێلاقی پەلک پایانە هەرچی عەشقی لە دڵ بێ وەی کار و پیشەی گریانە لە برادەر و ڕەفیقان مزجێنی بێ بەهارە ئای بەهار فەسڵەکی خۆشە بەهار ئاخی جستاونێ بەهارێ لە منت کەوی کوێستانی بڵیند و نەوی خۆ من لە بەرغەمی دەیارێ
ساتێک دڵم ناسرەوی هەرچی عشقی لە دڵ بێ قەت خەوی لێ ناکەوی لە برادەر و لە ڕەفیقان مزگێنی بێ بەهارە ئای غەمان زۆریان سەر لێدام وەی غەم بەسرمدا باری نازانم کێ بنێرم ئای بڕێکت بکا دڵداری جا دێم تۆ دەبەمە ماڵە قازی بۆ خۆم دەڕۆم بۆ شاری دوو ساڵان خزمەتێ دەکەم لە دوور باڵای نازداری پاش دوو ساڵان دێمەوە ڕادەموسم بە یەکجاری بۆ برادەر و ڕەفیقان ئای کردم بەخسی بەهاری لە برادەر و ڕەفیقان مزگێنی بێ بەهارە. لە خزمەت مامە سۆفی خۆشەویست و ئازیز داینێکێک لە بە ساڵاتوانی ئاوایی کەونە لاجان سلااو لێ بێ مامەجان بەخێر بێ نەسرین خانم زۆر سپاس مامەجان سلامەتیش کرد دەستت خۆش بێ سەرت خۆش بێ سەلامت بێ الحەمدلله زۆر چاکم الحەمدولله مامەجان زیاتر خۆتان دەناسێنن بە بینەرانی بەرنامە بەڵێ بەسەر چاوان ئەمن عەلی هورمزیاری وەک لە پێشدا حەرزم کردن مادەرزادی قەڵاتی سەیدانم ئەلحانکەدەیەکە وێران بووە نەماوە لەگەڵەوە انقلابەی ماڵم هاتوتە ئەو کۆنە لازانەی ئەو زمانێک کە ئەمە بابموان ماڵیانەوە کۆنە لازانەی زمانی ئاغا و ڕەعیەتی بووە ئەمن لە بەرمەمکان بوومە لە دوایش وەخدای بابم مرد و مامم مرد و ئەمن ئەوە لێرە ماومەتەوە و لیان خۆش بێ هەر ئەلەو دەگەڵ مردووی تو هەر ئەلەو خانۆش بوومە خانووکەن خۆش کردوە هەر ئەو خانووەیە هیچ خانوو نەجۆستۆتەوە خدا لێتان تێک نەدا ئیشەڵڵا مامەجان تەمەن و چەندە تەمەنم تقریبا بەم حیسابی شناسنامەکەم 66 ساڵم متەوەلیدی سیمە ساڵ 1330 تەمەن درێژ بن یا ڕەبی لەش ساغ بن ئیشەڵڵا لەبەر مەمکان بوونەوە و هاتوونە و ئاواییەی ئەوەندەی بە بیرینگۆ بێ ئاوایی چۆن بوو دە پێشدا مامە ئەو ئاوەیە کە ئەو وەختەی ئەمە ئەمن وەختێک کە وردە وردە گەورە بووم پێگەیشتم زمانی جووت و حارەبەی بوو بەکەڵ و حارەبەی ئەمن وەڵی بەگاجوتانم جووت کردووە بە کەڵانم جووت کردووە لە دوای چوومەتە بەر مەڕ و ماڵاتی دوای چوومەتە بەر مەڕی ئەو جار وردە وردەوە بە ساڵدا سومەوە ئەلحان پیش بووم و ئەلحانیش الحەمدولله نییە لە ماڵە کەوتپم خەبەریان دامێ کوتیان سەدا و سیما هاتواتومەتەوە دەنا لە مەزرا خەریکی کەشاوەرزی و بەرمەڕ لە وەڕاندن و خەریکی ئەو شتانەما ماشەڵڵا قالبوو ساغ بێ یا ڕەبی سلامت بی مامەجان قەدیم لێرە جگە لە ئاژەڵداری چ کارێکی دیکە دەکردا باغ و باغاتە بوو کشت و کاڵ دەکرد ناوەڵا ئەوەتی فقط دامداری هەبوو فقط مەڕ و ماڵات هەبوو جووتی کەڵ و گاجووتێ وەک حەرزم کردن وەڵی ئەو وەختی باغ و باغات نەبوو وەڵی ئەلەو منتیقەی پیرداوت هەیە لە کنگوڵاوەیە ئەلەوێ داری لێبوو دەنا لە هەرجێ خوڵای دارێک نەبوو یەک داریشی لێ نەبوو ئەلحانی لە ڕەحمەتی خوڵاوە هەموو باغ و باغات و دار و دارستان و پارک و نازانم چی و ئەلحان زۆر خۆشە ئەو زمانەی وەڵی فقط حالم وەدوو مەڕ و ماڵاتی دەکەوت و دەستۆ شاخ و داخی و ئاوە گەروێن و شۆستانیان دەکرد گەرمێن و شۆستانن کردووارە وڵا گەرمێن زۆر کردوارە وڵاتوێنە کوێستانی و هاتوینەتەوە و خەڵک پێکەوە چۆن بوو قەدیم مامە پێکەوە زۆر چاک بوو ئەو وەختی حالم بەینی خۆش بوو دۆستاتیان خۆش بوو یەکتریان داوەت دەکرد وێک ڕادا دەنیشتن بە محیبەتەوە بەڵام بە خودای ئەلحان جەماعەتێکتری خۆش ناوێ بۆچی دامن سوزانم وەڵی ئەوە دەبی لە هەموو خەڵکەکەی پرسی بە تاقتێنێ من ناتوانم بە تاقتێ خەزاوەت تێ بکەم مامە سۆفیجان قەدیم خەڵکە لە کارێدا یارمەتی یەکتریان دەدا ئەوە بەجێ خۆی لە کاتی بێکارەکان دەرفەتی بێکاری وەکو زستان وەختی سەرما و سەقڵەتی خەڵک پێکەوە چۆن بوونچیان دەکرد وەڵا وەختی محبەتیان زۆر خۆش بوو یەکتریان داوات دەکرد شێوەدا دەنیتان یوشێ جۆرابیانیان دەکرد و جۆرابێنێ بە کۆشیانیان دەکرد و داژن تا ڕزدەم دوارکە سۆ لە ماڵ خۆی لی دەنووست قماری دیکە چه هەبوو جگە لە جۆرابێنکردن وەڵای لە جۆرابێنێ بدر بازە کەسێکی قمارشتی پیسی دەکردەوە کسێجگا دەنا وەڵی ئەو وەختی هەر جۆرابێن و بۆ پیس بوون مامەجان بۆ پیس بوو زۆر خراپ بوو دەبی یەک جار کابرا دەدی ئەو وەختی ئەو زمانی وا بوو ئەو وەختی کابرا 200 من یەک جار دەدۆڕاند یەک قسە لەبەرەوە قسەی خراپ بوو یەک قسە 200 من 300 من دەدۆڕاند
مامە سۆفی ئێرە چ بنەماڵە هایەکی لێ دەژیا لە قەدیمدا؟ زمانی ئەگەر ئەمن بوومەتە پیا و وەبیرم هاتووە وەڵای ماڵە قادرسیی لێبوونە ماڵە ئەحمەد ڕەشی لێبوونە ماڵە فقیر حوسێنانی لێبوونە ئەمە کە تایفەی وەرمە زیارین ئەمەی لێبووینە ماڵە ئیمامانی لێبوونە کە جەنابی مامە سەمەلا حومبەری لەو خانەوادەیە لەو بنەماڵەیە لە مامە سەمەلا حومبەری ئەوە لێرەدانیشتە تەشریفی ئەو ئیمامانەی لێبوونە ئەو خانەوادەی لێبوونە ئاغاکانی لێبوونە من عەشایری دوو ماڵ دوو خانەوادە کولەنە وەختی ئەو کۆنەلەزانە وەڵای 30 ماڵ بوو ئەرێ وەڵای ئەو وەختی کە بۆت باز دەکەم ئەو ئەلان چەند ماڵ دەبێت؟ وەڵا ئەلعان 200 خوردەیەکە خەڵکی بەلاوەی هاتوۆتە یا هەر منداڵ و ماڵ و منداڵی وان لێرە خەڵکی بەلاوە شیاتۆتی و ماڵ و منداڵی لێرە یەک جدا بۆتەوە خەڵکی بەلاوە شیاتۆتی دەنا ئەلحان ئەمە بۆ خۆن لێرە تقریبا ئەگەر هەموو زەوشتەکەن حیساب بکەین تقریبا ئەمە ئەلحان ئەلێرە 8 ماڵین 8 خانەوادەینە خەڵکی دێ هەموو کار پێکەوە خزمن ئارێ وەڵا هەموو پێکەوە خزمین مامە جانەوانە سەر بە چی لوە شیرەتێکی بوونە مامەش بوونە کەڵهوڕ بوونە مەنگوڕ بوون ئەمە لە ئەطرافی مەهاباتە ڕاتوینی لە خانەجێرە لە خانەجێ و ئندرقاشان ڕاهاتوینە ئەمە لەوێ ڕاهاتوینە ئەو ماڵە ئیمامانە لە نێو مەنگوڕان ڕاهاتوونە ئەو ماڵە فقیر حوسێنانەوەی بیرین بێ لە قەڵاتە ڕەشێ ڕاهاتوونە ئەو ماڵە ئەحمەد ڕەشی هەر لە قەڵاتە ڕەشێ هاتوونە ماڵە حەمەسیچی هەر لە قەڵاتە ڕەشێ هاتوونەوە لە قەڵاتە ڕەشێ هاتوونە فەقەت وەڵای ئەمە ئەوڵەکەی لە باب مولەدی خانەجێیە کن مەهاباتێ باب مولەدی وێیە ئەگەر نەبووە بەلومەی وڵات ئەگەر نەبووە بەلومەی وڵات کە پرێکم دەکرد شەو ڕۆژ لەلات کە پرێکم دەکرد شەو ڕۆژ لەلات لیمۆ ئەی لیمۆ لیمۆ ئەی لیمۆ لیمۆ شیرازی ئەو پەنجەد نەرمە لیمۆ جوان بۆ شەو دەستبازی خۆشەویستان و ئازیزان ماندوو نەبنەوە هەروە لە سەیرانگای تەنیشت ئاوایی کۆنەلازانی لەژێر سێبەری دارەجۆزێکی کەوەکی نیشان دەدا سەرەوەی 200 ساڵی تەمەنە لێرە خوڕەی ئاویش دیە و بەڕاستی جێگایەک و شوێنێکی زۆر بە سەفا و خۆشی بۆ ساز کردوین لە خزمەت یەکێک لە ئەندامانی شەوڕای بەڕێزی ئاوایی کۆنەلاجان داین کاکەجان سەلام عەلەیکم بەخێر بەیان سەرچاوم باش چاو خۆش بێ زەحمەت دەبێ ڕوو بە دووربین خۆتان بناسێنن ئەمن سلێمان بیباک واتە مەشهور بە مەلا سلێمان کە لە ئاوایی مەشهور بە مەلا سلێمانم حدودی 4 ساڵە لێرە شۆڕامە لە خدمەت خەڵکیدانە کار دەکەن بۆ دێی بژین ئینشەڵا تەمەنی چەندە کاکە سلێمان؟ ئەم حدودی 42 ساڵم ماشەڵا تەمەن درێژ بن لە ساغ بن یارەبی کاکەی جان بۆمان باس بکەم بزانین وەک شۆڕای ئاوەدانی چ کارێک چه ئەرکێک و باستۆیە لە ئاوەدانیدا ئەرکی شۆڕای لە دێدا مەشهور معلومە کە ئەو وەزایفانەی کە بەودەی شۆڕانە شۆڕات دەواقعدا ڕابیتەکی بینی میلەت و دۆڵەتە یعنی ئەو مشکلاتی کە لە دێدا بە وجود دێ یا ئەو کارانەی کە دەبێت بکرن لە دێدا بەجێوەی کە تەواوی خەڵکەکە هەستێ بچن داوا بکەن ئەوانە دێنن نوێنەرێکیان هەیە بە نێوی شۆڕە هەڵدەستێ بە وەزایفی خۆی ئەو شتانێک کە پێویستن دێ دەگەڵ دەوڵەت هەیە مەترەحیان دەکە و خەڵکیش تەنها دەگەڵ یەک نەفەر وەکو نوێنەر تەرەفە نەک دەگەڵ هەموو خەڵکەی پەس دێرەدا لە هەردیدا سێدانە شۆڕا هەنا کە ڕابیتن لە بینی خەڵک و میلەتدا هەربژین ئینشەڵا ئەو دەر بۆمان باس بکەم زای خۆتان وەکو شەوڕاتستان کردو بۆ ئاوایی کۆنەلاجان وەڵاهی ئەمە بازەکارەهایەکمان کە کردووە کە هێندێکیان بەرچاون یەکیان لەوانە کە سعین کردووە کە تەرحی هادی دەنێودێدا بەرەو پێش بەرین کە الحەمدوللا خۆشبختانە 90% تەرحی هادی لەدەی کردو کە وەک دەشبینین چا لە دووربینەکاندا فێشانتەندا بێ کە وەزعێتی تەرحی هادی لێرە زۆر جوان چۆت پێشە کۆچە و کۆڵانەکان زۆر خۆش کراون و هەروەها کە برق ێستا بۆ بەحسکردن نابێت کە برق لە هەموو جێگایەک هەیە بەڵام لە پێشساوترین و دیارەترین شتەهانی کە ئێستا لە ئەکسەریەتی دێیەکانی
دەوروبەرنینە لێرەکە هەیە وەکو گازڕسانیە نیعمەتی گازڕسانێکی ئەو ساڵەکانە بەرخوردا بوون و گازڕسان کردۆدا بۆدی و زۆر تشتی دیکانە ژووە کە مەسەڵەن کارکراون کە وەکو لێدانی پارک و وەکو لێدانی مەسەڵەن زۆر کارەهایەکی دیکانە کە مەسەڵەن وەلی دیارەترینیان و بەرچاوترینیان هەموو گازڕسانێک کە داخیردا کە کراوە چون ئەلعان ئاو لە مێژەکە کراوە لێرە لە نیعمەتی ئاو بەرخوردانی فعلەن ئاوی ئاشەمەرین سالم و هەروەها هێندێک لە ماڵەکان حتا ئاوی وانەکیشیان هەیە ئاوی بخۆشیان بەیان ساس کردووە کاریان لەسەر کردەوە برق گاز تەرعی هادێکە هەموو زراکرا و کوچە کۆڵان مەدرسە و بێهداش هەموو ئەو شتانە. با بڕۆینە لای ژیان و ڕابواردنی خەڵک بەیەکەوە بزانین خەڵکی ئاوایی کەونە لاجان پێکەوە چۆنن کاکە سولەیمان. والله الحەمدوللا ئەو فەزا و فەزای سەمیمێت و محبەت دەنێ و دێدا هەر وەک چەلان ماوە شاید وردە وردە بە چونە پێشی ژیان وانە کەم ڕەنگتر بێت وەکو قەدیم هەر نەبێ وەلی باسم دەدەیدا الحەمدوللا خەڵک پێکەوە زۆر زۆر سەمیمێ پێکەوە بە محبەتە ژیان لەدەی زۆر خۆشتە هەتا شارەکان چون محیتێکی چکەترە خەڵکیان و یەکتر دەناسی پێکەوە زیاتر سەمیمترن و سلام عەلەیک و شت دەگەڵ یەکتر زۆرە محبەت سەمیمێ دەدەیدا زۆر زۆر پترە لە نسبەت بە شارەکان. الحەمدوللا کێشە و گرفتێک پێش بێ لە بینی ماڵەکانی ئاواییدا چۆن هەل دەبێت کاکە؟ کێشە و گرفت کە لە بەنیای اختلافێک لە نێو خەڵکیدا بە وجود دێ ئەکسەرەن خەڵک سعی دەکا خۆ بخۆ حەلی بکەن وەکوی کە مەسەڵەن بە دیادەکی خودامەنیشی وەکو معتەمیدەکانی دی خڕ دەبنەوە هەڵەسن بەوەی زۆر زاران شۆڕاش دەخیلە یعنی وەکو نوێنەرێکی خەڵکی مەسەن هەر جداراوی خەڵک دێن دەگەڵ کەی خودایەکان و معتەمیدن و ڕیسپێنایندی پێکەوە دەچن و هەروەها مامۆستاش کە زۆر زۆر لێرە وانەکەشی بەرچاوی هەیە نەخشەکی بەرچاوی هەیە داهالکردنی اختلافاتی خەڵکیدا ئەوانە هەموو دەست بە دەست یەک دەدەن معمولەن مشکلەکان سعی دەکەن لێرە حەل بکرێن کەمتر مڕازاکرێت بە دادگای لە دێ ما من وا دەبینم ئەلانەکانەش هەر وەکو قەدیم ئەکسەر ئەگەر کێشەیەک لە بەمەی دوو جیرانان دێتە پێشێ بە هەر سۆڕەتێک بە هەر شێوەیەک کە بە وجود بێت سعی دەکەن ئەمە خۆ بخۆ پێکەوە حەلی بکەین بەم کارێ مەسەڵەن جیرانەکان خۆ بخۆ خڕبنەوە معتەمیدەکان ڕەزعان پێ دەکرێت چین ماڵە کابرای و دادەنیشتن و قسەی لەسەر دەکرێت و حەل دەکرێت. الحەمدوللا ئاواتەخوازن تەواوڕەبایی هەروە بمێنێ لە نێو ئاوایەکاندا بە تایبەت ئاوایی کەونە لاجان کاکە ژیان خەڵکەکە زیاتر بە چێوە سەرقاڵن. خەڵکی ئێرە با تەوەجوو بۆیکە گەورەترین نیعمەتی خودادادی کە خوای گەورە بەو دێ بەخشیوە ئاوا خەڵکی ئێرە مەشغوڵ بە کەشاوەرزی و بەدامدارینە باغ و باغاتێکی زۆری تێدا بە وجود هاتۆ لە ئەسەری هەبوونی ئەو نیعمەتە خودادەدەی کە ئاوا هەموو دارێکی تێدا میوەک و کشت و کاڵێک بەرهەم دەهێنرێت و هەروەها دامداریش باتەوە بۆ قەرارگرتنی ئەو دێدا دامێنێ چیاکانی قەندیل و چێوی حاجی ئیبراهیم دێن خەڵک بە دامداری زۆر مەشغوڵە دامداری زۆر چاک لێ دەکرێت جوابیشی داوەتەوە. ماڵاتی گەورە یا ماڵاتی بچووک ڕادەگرێت؟ هەرتوو گلای تێدا هەنا وەلی ماڵاتی بچووک زۆرتر بەخاتیوە کە بە کوێستانەکانی کوێستانێکی زۆری لێیە کوێستانێکی فراوانی هەیە لە دامێنەی شاخێ قەراری گرتووە و دیە زیاتر مەسەڵەن مەڕ بە چاوترە ئەڵبەتە لە ماڵاتی گەورە ماڵەتی وانەکتر. دۆستا و خۆش بە کاکە سولەیمان جان زۆر زۆر سپاس ئینشەڵڵا هەر بژین و بەردەوام بن ئەگە فەرمایش شتێک ماوە قسەی کۆتایی لە خزمەتتان دەین. سپاسیەوە دەکەم کە هاتن نێرە زەحمەتان چشەوە هاتن نێرە ئەو گزارشتان تەیە کرد لەبارەی دیدا و هیچ داخیدا هیچ ئەوەکارێکم نێ و سپاسی ئەوەش دەکەم. دەستوچا و خۆش بێ خۆشە ئیسان لەگەڵمان بمێننەوە وردە وردە دەڕۆینەوە بەرەو ئاوایی کەونە لاجان.
خۆشەویستی بەرنامەی کانگای ژیان لە ئاوایی کەونە لاجانین بە قەولی خەڵکی و ئاوایە دەڵێن نەحانەمە لەو بەری چۆمین میوانی ماڵە کاکە سەید ناسری خۆشەویستین باغێکی زۆر خۆشیان هەیە کە هەر لە نێو ماڵەکانی ئاواییدا هەڵکەوتووە لەگەڵ دێهیار و شۆورا و مامۆستای بەڕێزی ئاوایی لەگەڵ ئەو بەرادرانە لێرە کۆبووینەتەوە وەکی مامۆستا بۆی باس کردووینە دیارە لە زەمینەی فەرهەنگ و ئەدەبیشدا تێکۆشانیان هەبووە با لە زمان خوانەوە بیستین بزانین لە کام بەشانەی ئەدەبیاتدا مامۆستا تا ئێستا تێکۆشانی هەبووە مامۆستا گیان فەرموون بۆمان باس بکەم بزانینەوە تا ئێستا چ شتێکتان نووسیە و لە چ بوارێکی فەرهەنگیەوە فعالیەتتان هەبووە سپاستان دەکەم دیسانیش بەخێر بێن هەڵبەت کاروباری ئەدەبی و نووسینی من زیاتر لە بەستێنی پەخشانی ئەدەبیە کارم کردەوە کۆمەڵێک پەخشانم هەیە هەروەها لە وەرجێڕانیش ئەدەبی وەرجێڕان هێندێکم کار کردووە کتێبێکم کە نووسراوی کارل پۆپێریە گەورە بیرمەند و فەیلسوفی جیهان کە نووسیوەتی منیش وەرم جێراوەتە سەر زمانی کوردی ساڵی 2014 لە هەولێر چاپ و بڵاو بووتەوە هەروەها ئێستاش کتێبێکی دیم بەدەستەوەی بەنێوی فەرهەنگی ئاژەڵداری نزیک لە 80% کارەکانم تەواو کردوونەوە ڕەنگە ساڵێکی دی کارما بێت دەدرێتە بازار و چاپ و بڵاو دەبێتەوە و هەروە کتێبێکی تریشم لە بەردەستدایە بەنێوی تاریخی جامیع ئەدیان جانبایرناز نووسیوێتی و ئەو کتێبێش کە بەشێکی وەرجێڕاوەتە سەر زمانی کوردی و بەشێکشی ماوە هەروەها هاوکاری لەگەڵ گۆڤارەکانی وەکو سروە و گۆڤاری مەهاباد و زۆرێک لە ڕۆژنامەکان کە هاوکاریم کردوونە مەطلبم تێدا بڵاو کردوونەتەوە و هەر خۆشمان لە ساڵی 82 وە بزانم ڕۆژنامەیەکمانم بوو لە پیرانشار هەفتەنامەیەک بەنێوی مێرگژان کە 12 شمارەمان لێ دەرکرد و هەروەها لە هەفتەنامەی سەدای ئاشنا کە سەردەبیرەکەی بەڕێز عەبدوڕەحیمی نوربەخش بوو هەر ژمارەش لەوێ دەستەی نووسەران بووم و هەروەها لە جامیعەی کوردستانیش کە پاشکۆی جامیعەی کوردستان بەشی نەغەدەی بوو بە سەردەبیری بەڕێز سەدرەدینی و 12 ژمارەیەکیشمان لەو جامیعەی کوردستان کە هەر لەوێش دەستەی نووسەران بووم و بڵاو کراوەتەوە لە بابەت شعریشەوە هێندێکی جاروبارەش ئەوالە شعر ئەڵبەتە بە کەمترەوە زیاتر لە بوارەکانی تری ئەدەبیدا کار دەکەم جاروبارەوە دەبینی وەرینەی شعرێکیش دەکەم و دەینووسم بەڵام ئەو زۆر کەمترە زیاتر لەسەر چ بابەتێک شێر دەنووسن مامۆستا وەڵا شعرەکان زیاتر ئەو هەستا کە لە دەرونی هەر تاکێکدا دەگورێت بە تایبەتی ئەو کەسەی کە قەڵەمی بەدەستا ڕەنگە زۆر جار کارە ساتێک ڕووداوێکی دڵتەزێن ڕاستەوخۆ شوێنەوارێکی زۆر وێرانکەری لەسەر دڵ و دەرونی مرۆڤی کورددا دەنێت ئەوانە دەبێتە هۆکاری ئەوەی کە هەستێک بجۆڵێ و دەست بۆ قەڵەم بەرن و شتێک بنووسن یا جاری وایە دیمەنێکی سرنجڕاکێشی ئەو وڵاتە سەرسەوز و ڕەنجینەی ئەوانە هەمویان دەبن بە هەوێنی شێر هەوێنی نووسین ڕەنگە کۆمەڵێک بابەت لە نوکی قەڵەمەکەیدا و هەستی شێر دەگورێ و ئەو بەرهەمە دەخڵقێت بژین ئینشەڵا مامۆستا گیان مامۆستا و ڕۆژنامە حوتەنامانە کە باستان کرد ئێستا شاوکاریتان لەگەڵان نەردرێژە پێدراوە بەداخەوە مێرگژان ئەو دەمی بەهۆی کۆمەڵک کێشەوە داخرا و هەروەها جامیعەی کوردستان جایش هەروەها کۆمەڵک کێشەی هەبوون بەڵام سەدای ئاشنا کە خۆمان لێ بوو خۆمان هاتینە دەرێکە کۆمەڵێک ئەو کوڕانەی دەستەی نووسەران بوون خۆمان کشاینەوە وازمان لە کاری ئەو ڕۆژنامەی هێنا مامۆستا گیان هەر سەرکەوتوو بن ئینشەڵا دەتوانین گوێبیستی یەکێک لە نووسراوەکانی خۆتان شارەکانی خۆتان بین سەر ساو لە خزمەت داینە بەڵام ئەوەی کە ئێستا لە بەردەستم بابی هەر شعرێکە کە دیارە ئەو بەهارەم نووسیوە شعرێکی بەهاریە شعرێکی بەهاریە کە ئەو بەهارەی نووسراوە ئێستا پێشکەشتانی دەکەم شعرەکە غەزەلێکە بە نێوی بەهار دیارە شعری بەهاری زۆرتر بە شێوەی تەوسیفیەوە دەست پێ دەکات و لە کۆتاییدا ئەو پەیامی سەرەکی شعرەکەی ئاراستە دەکرێت مامۆستا گیان ببورن پرسیارێک زیاتر لەسەر چ قالبێک دەنووسن وەڵا زیاتر من خۆم حەزم لە قالبی غەزەلە حەز لە غەزەل دەکەم و جار و بارەش لە قالبەکانی دیکەشدا هەر وەکو ئەزمونێک دەبینیوەش ئەزمون دەکەین و دەنووسین بەڵام ئەوەی کە زۆر حەزم لێتی ئەو شعرێ بە نێوی بزەی بەهار خوڕەی ئاوی بەفراوانە لە لاپاڵ و خڕ و جۆمان
سرە و لێش بەرەو ڕووبارێ خاچی پاچی پێزمیوە لە دەراوی کانیاواندا و بەستێنی دەڕووباران سوورە پنگ بێژان و مندۆک وەکتان و پۆتێک بەزیوە سدی منێکە شلکە جیا بە ئامێزی شەماڵەوە سەمایە هەڵپەرچێیەوە ئەم نەوایەی پێبەخشیوە کەویە بەفری سەرانە بە چۆڕاوگەی ئاوی بنڕن و یاقوتی ملی کوێستانە کوانێ چێ جوانی وای دیوە گۆڤەندی شوستەباران و گرمەگرمی هەوری بەهارێ کاژی بنبۆڕ و کەمایە یازێڕە پێی هەڵتۆقیوە تا چاو بڕکا لەم بەهەشتە ڕەنجینەی کوردەواری خۆم یاڵ و پێدەشت و بەربنار بەڕووبەندی گوڵ خەمڵیوە بزەی سەوزی نیشتیمانم خەزانێ بەخۆی نابینێت لە ئاستار بەڕووی وڵات هەر گەردەلوولە بەزیوە هەڵۆ ڕاساوە لەنگەری لە بەرزایی گرتۆتەوە ڕەشەبا دەروەستی نایە بە شاباڵانی فڕیوە وا لە کوێستانان گۆڤەندە و قەڵای سەخڵەتی ڕماوە شنەی شادی هەڵی کردووە گەردی خەمانی سڕیوە دەبا بمرن ئەو کەسانەی چاویان بەزێدم هەڵنایە تیتۆڵێک لە بەهەشتەیە کوردستانم دایدڕیوە خێڵی شادی وا بەڕێوە ئەو ڕۆسبەینێ دەگەنێ جێپێی لێژە ڕەموسنەی شەو ڕەنجی لە ڕوودا پەڕیوە میلی شەماڵ کەوتە گیان بەفریشی و لاپەسیوان زامانەی پیرۆزی لە بۆ ئیمامی قەندیل چنیوە خامەتان هەر ڕەنگی بێ مامۆستاجیان دەست و چاو خۆش بێ یا ڕەبی. بەهار بوو فەسڵی زستانم ئەگەر یارم لەگەڵ بایە درۆیە گەرگوتویانە بە غونچێکی بەهار نایە بەهار نییە و هاوینە بەڵام شکری خوددا لێرە تا چاو هەتەرێ دەکا هەموو سەبزاییە دیارە و بۆنی ئەو گژوجیایی کە لەو دەوروبەرەشین بۆ چێژێکی تایبەتی بەخشیوە بە ئێرە ئاوایی کەونەلاجان هەڵکەوتو لە 5 کیلومتری شاری پیرانشار سەر بە بەشی ناوەندی ئاوایەکی یەکجار خۆش دیمەنێکی یەکجار ڕوفێن خەڵکێکی یەکجار خێنگەرم و میواندار ئێمە دەڕۆین بەڵام ئەوەی کە لە یاد ناکرێت سەرچاوی گەڵی حاجی برایم ئەو شاخ و کەژ و چێ و چیایانەی ئێرەیە ئەو سەیرانگا خۆشانە ئەو ئاواییە خۆشە بەڕاستی شتایەکن کە تابەت لە مێشکی ئێمەدا دەمێننەوە هیوادارم دیمانەی ئەو ڕۆژمان هۆی ڕەزامەندیەوە خۆشەویستانی پێکێنابێت تا کانگەی ژیانێکی دیکە خوددا ئاگاداری هەموو لایەکتان بێت.